حکوومەتی هەرێمی کوردستان و تیمێکی پسپۆڕی نێودەوڵەتی کە پێکاتون لە ڕاوێژکارانی ئەڵمانیا و بریتانیا و ئەمریکا و تیمی وەزارەتی پێشمەرگە هێزێکی پرۆفیشناڵی سەربازی بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن. واتە لەمە دووە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بە تەواوی یەک دەخرێتەوە و هێزێکی سەربازی تۆکمەی پیشەیی بۆ پێشمەرگە دروست دەکرێت و دەخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە دەڵێت ئەوە فرسەتێکی مێژوویە بۆ هێزی پێشمەرگە. ئێمە ئامادەکاریمان بۆ پرۆژەیەکی گشتگیر کرد دەربارەی ڕیفۆرم لە ناو وەزارەتی پێشمەرگە کە یەکێک لە خاڵەکانی ئەو پرۆژەیە ئەوەیە دەستپێکردنەوەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە و ڕێخستنی هێزەکانی پێشمەرگە و داڕشتنی استراتیجیکی ئەمنی هاوبەش و ئەمە فرسەتێکی مێژوویە ئێستا هاتووتە پێشەوە کە سێ وڵاتی گەورە وەکو ئەمریکا و بریتانیا و لەگەڵ ئەڵمانی هاوکارمانە بن ئەبێ بە ئیرادەیەکی یەکگرتووی گەورەوە بڕۆین بە پیری ئەم پرۆژەیە و پرۆژەکەی جێبەجێ بکەین. لە ساڵانی ڕابردوو 12 لیوای وەزارەتی پێشمەرگەیە خراون. ئێستاش ئەو تیمە ڕاوێژکاریە نێودەوڵەتیە بە 35 خاڵ کە 16 خاڵیان پرۆژەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێما دەیانەوێت هێزی پێشمەرگەی کوردستان تۆکمەتر بکەنەوە. ئەندامێکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمان دەڵێت پێشوازی لەو پرۆژەیە دەکەین. کاتێک هێز دەبێتە هێزێکی سیستەماتیکی و دامەزراوی نیزامی کە هێزی پێشمەرگەی کوردستان دابمانڕێت لە هێزی حیزبی و سیاسی بەڵکو بە میتۆدێکی سەربازی دابڕێژێتەوە کۆی کە لە هەموو وڵاتانی دنیادایە. بۆیە ئەم پرۆژەیەکی زۆر باشە و پێشوازی لێ ئەەکەین، بەڵام گرنگ ئەوەیە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. پرۆسەی خستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە هێزەکانی 70 دەست پێ دەکات و بەپێی یەکەی فەوجیان لیوا وەردەگیرێن. ئەو یەکانە لە وەزارەتی پێشمەرگە دەبرێنە بنکەی مەشق و پشکنینی سەربازیان بۆ دەکرێت. ئەو کات ئەو یەکانە یەک دەخرێن و دەکرێن بە یەکەیەکی تۆکمەی سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.